بۆ قسەکردنی زیاتر لەبارەی بۆچوونیەوەی کە ئەمریکا دەیەوێت بمێنێتەوە هێزێک شیعەکانیش دەیانەوێت ئەمریکیەکان عێراق بەجێبێڵن گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئینتیفاس قانبەر سەرۆکی دامەزراوەی داهاتوو لە واشنگتن کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بەڕێز ئینتیفاس قانبەرم کاتتان باش لە نێوان ئەوەی کە ئەمریکا دەڵێت لە عێراق دەمێنینەوە ئەرکەکەمان وەک ڕاوێژکاری بە هێزەکانی عێراق بەردەوام دەبێت و لە بەرامبەریشدا بەشێک لە هێزە شیعەکان دەڵێن دەبێت ئەمریکا عێراق بەجێ بهێڵێت لەم دوو ڕایە کامیان دەتوانێت سەرکەوتوو بێت ئەمریکا بەردەوام دەبێت و پێتان وایە هەروە بە ئاسانی ئامادە بێ عێراق بەجێ بێڵێ یانەوەتا دوجار شیعەکان ئەمریکیەکان ناچارەکەن بەجێهێشتنی عێراق من پێم وانە ئەمریکا عێراق بەجێ بێڵێ چونکە ئەمریکا ئاسایشی نیشتیمانی و بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئەوەیە کە لەوەیە ڕوبەڕووی داعش بێتەوە لە عێراق و بەجێهێشتنی عێراق وا دەکات کە عێراق بداتە دەست داعش واتە داعش دروست بێتەوە چونکە ئێمە ئەزمونێکی زۆر ناخۆشمان هەیە لە 2011 دواوەی کە هێزەکانی ئەمریکا کشانەوە داعش دەرکەوت و کارەساتێکی لێکەوتەوە و چل لە سەتی عێراق داگیر کرا لەلایەن داعشەوە و تا ئێستاشکە لێکەوتەکانی بەردەوا من پێم وایە ملیشیاکان و ئەو سیاسیانەی لە بەغداد و حکوومەتی بەغدا پێم وایە بێوانەیەک فێر بوون لەوە و ئەگەر هەبوونی ئەو سەربازانەی ئەمریکا لە عێراق لەسەر داوای فەرمی حکوومەتی عێراق بووە ئەمە هۆکارێکی دیکەیە کە بۆیە من پێم وانی ئەمریکا عێراق بەجێ بێڵێ وانەیەکی دیکەش هەیە کە ئێمە لە مێژوو ئەبێ فێری بین کە ژاپۆنیەکان کە خەڵکی زیرەک و لێهاتوون و دوای ئەوەی کە دوو بۆمبی ئەتۆمیان لەسەر تاقی کرا لەلایەن ئەمریکاوە و هەمان ئیمپراتۆر کە فەرمانڕەوایی ژاپۆنی دەکرد ئەو کاتە داوای لە ئەمریکا کرد بمێنێتەوە بەیسەکەی لەوێ بهێڵێتەوە بۆی کە ژاپۆنیەکان بپارێزێ لە کۆمونیستەکان لە ئاسیا و ئەو کاتەکە دەسەڵاتیان هەبوو لەوێ بۆیە ئێمە دوو وێنەمان لە پێشچاوە بۆ ئەوەی کە بزان کە عێراق کامیان هەڵبژێرێ بەڵێ پێتان وانە هێزە شیعەکانی عێراق لە نێو هێزە بیانەکانە کە لە عێراقن تەنها چاویان لەسەر ئەمریکایەوە هۆکاری ئەمە چییە خۆ ڕەنگە هێزی دیکە شەبن بە تایبەت هێزی تورکی کە لە عێراقدا هەیە بۆن ئەوانە هێندە چاویان لەسەر ئەمریکایە چونکە ئەوان لەژێر ئەجێندای تاراندان چونکە لە بەرژەوەندی عێراق بڕیار نادەن ئەمە جیاوازیەکە ئەوەیە کە ئەو فەرمانڕەوانەی لە بەغدا هەن و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جیاوازە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بەرژەوەندی گەلی کوردی خستوەتە پێش هەموو شتێکەوە کە ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی هەرێمی کوردستانە بەڵام لە عێراق و لە بەغدا بەداخەوە شیعەکان و میلیشیاکان هەن کە پرۆکسی و درێژکراوەی ئێرانن سەر بە ئێرانن ئەجندەکانی ئێران و سیاسەتی ئێرانیان خستوەتە پێش و سیاسەتی عێراق و بەرژەوەندی خەڵکی عێراقیان خستوەتە دوای بەرژەوەندیەکانی عێراق بۆیە دوای ئەو خەڵکانە بە هیچ شێوەیە لە بەرژەوەندی وڵاتەکانە بڕیار نادەن بەڵکو نوێنەری تارانن لە وڵاتێکی خۆیانە بەڵێ پێتان وانە بەشێک لەو هێزە شیعانە درچیان بەوە نەکردووە ئەگەر هێزەکانی ئەمریکا لە عێراق بچنە دەرەوە هەمان ڕووداوی 2014 دووبارا بێتەوە وەکو تۆ باست کرد ئەوان باشە شتە دەزانن بەڵام دەبێت بە بیریان بهێنیتەوە کە داعش هۆکارێکە بۆ بوونی حەشدی شعبی بەڕاستی ئەگینا حەشدی شعبی چێکا لەوێ بۆی کە ڕوبەڕووی داعش بێتەوە و تێکشکاندنی داعش بۆ ئەوان باش نییە ئێران دەیەوێت کە داعش هەبێ لەوێ بمێنێتەوە بۆی کە ئەم میلیشیانە بەردەوام بن و پاساوێکی یاسایی هەبێ بۆ مانەوەیان بۆیە سیاسیەکانی بەغدا با بڵێن شیعەکان وەکوتم بەرژەوەندی عێراقیان نەخستوەتە پێشەوە و گوێیان لەوە نییە کە عێراق وڵاتەکەیان وێران بێت تەنها دڵی تاران ڕازیکەن و بەس بەڵێ لە بەشی قسەکانتە باست لەوە کرد لە ئەولەوێتی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا هەرێمی کوردستان هەیە هۆکاری ئەمە چییە کە هەرێمی کوردستان لە ئەولەوێتی ئاسایشی نیشتیمانی ئەمریکایە
خەڵکی کوردستان سەلماندوویەتی کە دۆستێکی باشی هەموو جیهانە نەک تەنها ئەمریکا بەڵام ئەمریکا هەموو کات سەیری گەلی کوردی کردووە وەکو هاوپەیمانێکی نزیک و متمانە پێکراوی خۆی بۆ ڕوبەڕبوونەوەی تیرۆر دەبێ ئەوشمان لەبیر بێ کە لە 2003 تا 2011 هەشت ساڵبوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق 4,000 سەربازی ئەمریکی لە عێراق کوژران بەڵام 100 سەربازی ئەمریکیش لە هەرێمی کوردستان نەکوژران نەبریندار بوو ئەمریکا ئەمە لەبیر ناکە و نابێ لەبیری بکە بۆیە ئێمە هەموو کات دەبێ بەبیری ئەمریکەکان بێنیتەوە کە حکوومەت و گەلی کوردستان پشتیوانێکی زۆر باشی حکوومەتی ئەمریکا و گەلی ئەمریکایە بۆیە من پێم وایە ئەم تێڕوانینەی کە جەنابە باسکرد هەیەی بەرامبەر بە هەرێمی کوردستان کۆماریەکان و دیموکراتەکان و هەموو کات وەکو هاوپەیمانێکی نزیک دۆستێکی نزیکی زۆر باشی ئەمریکا دەیان بینن بەبێ جیاوازی با بڵێن حزمایەتی و دەبێ پێشمەرگە بەهێز بکرێ پێم وابێ پێشمەرگە باشترین و بەهێزترین هاوپەیمانی ئەمریکایە کە ئەندامی ناتۆیە با بڵێن ئەمریکا واتە ئەتوانین بڵێن پێشمەرگە هاوپەیمانێکی باشی ناتۆیە بۆی کە بتوانێت بەرگری لە یاخود بڵێن تیرۆر لە ناوبە لە ناوچەکە بەڵێ بەڕێز ئینتیفاز قەمبەر سەرۆکی دامەزراوەی داهاتوو لە واشنگتنەوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداری و شرۆفەکانتان